ئەندامێکی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دەڵێت ئەو بازرگانیانەی ئێستا لەسەر مووسڵ ئەنجام دەدرێن زیاتر لە هەموو شوێنێک باشووری کوردستان دەخاتە مەترسیەوە. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دووران کاڵکان ڕایگەیاند کاتێک داعش مووسڵی داگیر کرد دەوڵەتی تورکیا لە باشیک ناوەندێکی ئەمنی کردەوە و ئەو ناوەندەش دوو ئەرکی سەرەکی هەیە. یەکەمین، تورکیا دەیەوێت باڵادەستی داعش کۆنتڕۆل بکات ئەگەر هێرشەکرایە سەر داعش لە ڕێگەی ئەو ناوەندەوە دەستێوەردان بکات و دەسەڵاتدارەتی داعش لە مووسڵ بپارێزێت. دووەمین، کاتێک مووسڵ لە دەستی داعش ڕزگار کرا لە ڕێگەی ئەو ناوەندەوە بەڕێوەبەری مووسڵ بگرێتە دەست. دەشوترێت لە باشیک هێزێکی 30,000 کەسی بە ناوی حەشدی وەتەنی پەروەردە کراوە گەر داعش بەپێی ڕێکەوتن لە مووسڵ ڕۆیشتە دەرەوە ئەوە بەڕێوەبەری مووسڵ ڕادەستی حەشدی وەتەنی بکرێت. دووران کاڵکان وتیشی ئێمە تێگەیشتین چه هێزێک ئەو ئۆپەراسیۆنە ئەنجام دەدەن. تا ئێستا هیچ هێزێکش کە ئەم توانایەی بێت لە ئارادا نییە. هیچ لایەنێکش لەسەر ئەما گفتوگۆ ناکات گەر مووسڵ لە چنگی چەتەکانی داعش ڕزگار کرا کام هێز بەڕێوەبردننی مووسڵ دەگرێتە دەست. کاڵکان وتیشی بازرگانێکی گەورە خەریکە لەسەر مووسڵ بەڕێوە دەچێت. حەشدی وەتەنی یەک لەو هێزانەیە کە بە ئاشکرا لەلایەن دەوڵەتی تورکیاوە بەڕێوە دەچێت و حەشدی شەعبیش کە سەر بە ئێرانە لەم نێوەندەدا هیچ کەسێک باسی هێزەکانی عێراق و کوردەکان ناکات. ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە وتیشی ئەردۆگان بەنیازە لە مووسڵ بەڕێوەبەریەکی سەر بە سوپای تورکیا دروست بکات هەر ئەوانیش یارمەتی داعشیاندا مووسڵ داگیر بکەن. هەر بۆیە بۆ پاراستنی باڵادەستی داعش لە مووسڵ لە باشیک بڕیارگەیان پێکهێناوە. کاڵکان ئەوەشی وت کە عێراق و ئەمریکا دژی تورکیان بۆچی ئەو هەموو هەوڵە بدرێت و داعش لە مووسڵ دەرببێت پاشان کۆنتڕۆلی مووسڵ بکەوێتە دەستی ئەوانەی تورکیا ئەرکداری کردوون کە نایەنەوێت کوردەکان کاریگەریان لەسەر مووسڵ هەبێت بۆ ئەوەی هیچ شێوازە کوردایەتیەک لە مووسڵ نەهێڵن و بسڕدرێنەوە. و ئەندامەی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە ئەوەشی وت کە بوونی سوپای تورکیا لە باشێک بەردەوام بێت زیاترین زیان بە کوردەکانی باشوور دەگات. یەک لە مەرجەکانی ئەردۆگانیش ئەوەیە کە بەو مەرجەی مووسڵ نەکەوێتە دەست کوردەکانەوە من مووسڵ لە داعش پاک دەکەمەوە. لەمەشدا تورکیا تێکشکانی ئیرادەی پەکەکەی دەوێت پاش ئۆپەراسیۆنی قڕکردنی کوردەکان لە باکوور و ڕۆژاوا بێتە ناو باشوورەوە و کوردەکان لەوێش لەناو ببات.